کێن ئەم کەسانە و جیاوازیان چییە لەگەڵ سوپای تەقلیدی؟ سیاسیە، ئیکۆنۆمیە، شەڕی کوچە و کۆڵانەکان، شەڕی دارستان، شاخ و ناو بەفر ئەبێ بگونجێ لەگەڵ هەموو شوێنێکە. هێزی تایبەت لە وڵاتان کە ئەجوولێتەوە بەبێ فڕۆکە لە ئاسمان ناجوولێتەوە. قەرناس چی ڕۆڵێکی هەیە بۆ ئەوان؟ زۆری سلاحی بێدەنگ هەڵەگرن. کاتم 12 چرکیانەوێ لە 100 مەترە. ئەبێ بەو گورگە دەستی چەپەتی بدەیتێک. ڕوخساریان ڕەشەکەن لە 150 وەرەی ڕوخێ. توانای ئەوەت نییە تۆ ئەمە بکوژیتن. تاکتیکی ئەمانە چییە بۆ ناو بینایەک؟ مەشقی وای بینیوە لەوە ڕناکە ناپەشۆکێ لەوە ڕابکە ڕوومانەکە کەوتوتە بنپای. هەڵبژاردن قورسترین مەرحەلەیە. ئەڵێ گەرەمە مەشقتان بێ ئەی شەرتان چۆنە. ئەم سەربازەی کە دەبێتە هێزی تایبەت ئەتفوشتی هەیە بەڕاستی چۆنە بێ دێلتا بکوژرێ نابێت. ئەو خانووی کە ئوسامە بنلادنی تیا کوژرا و دواتر هێزی تایبەت چوونەتە ژوورەوە و ئیشەوە چونکە تۆ لادن بە تەنیا نییە. هێزی تایبەتی ئیسرائیل لە چی مستەوایەکایە؟ گەیشتە مستەوای ڕووس و ئەمریکا. هەم دوو وڵاتە دوژمنی سەرەکی یەکن. قووە خاسە کڵەچی ئاستێکا بوو. چاوت لەسەر ماڵم بێت چونکە منە ڕۆم ناگەڕێمەوە. هۆ فعلەن کوژراش لێوێنانە. ئەندامێکی هێزی تایبەت بەرامبەرە بە چەندێک لە سەربازی تر؟ 1000 بەرامبەر بە 64 کەس. مەترسیەت لەسەر گیانیان هەیە؟ بۆمبی ئۆتۆمیم تەقاندوەتەوە. ئەو ناوچەیە لە ناودا هەمووی.